باریکان ئیسماعیل کاندید بۆ هەڵبژاردننی پەرلەمانی ئەوروپا لە دانیمارکەوە لەگەڵمانە بێت. بەڕێز باریکان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بوونی کورد وەکو کاندید بۆ هەڵبژاردننی پەرلەمانی ئەوروپا بۆچی گرنگە؟ دەسڵاو لە ئێوە و سپاس بۆ کاتێککە بە منتان بەخشیوە. بێگومان ئێمە دەزانین کە ئەو کارانە یاخود ئەو سیاسەتی یەکێتی ئەوروپا دەیکات، ئەو بەرپرسیارانی لە دەستی یەکێتی ئەوروپادا هەیە، سیاسەتی دەرەوەی وڵاتانی ئەوروپایە. لێرەدا کەسایەتی کورد کە لە یەکێتی ئەوروپادا بوونی دەبێت کاریگەری زۆرە. یەکێک لەوانە کە ئێمە ڕاستەوخۆ دەنگێکمان هەبێت لەوێ بە چ واتایەک، بەو واتایی کە ئێمە پرسی کورد لە زاری کورد لە دیدی کورد لەوێ بوونی هەبێتن کاریگەرترە نەوە کەسانێک کە با بڵین بە ئەسڵ خەڵکی وڵاتانی ئەوروپان و لە دوورەوە ئاگاداری بارودۆخی میلەتی کوردن. بۆ ئەوە پێم وایە زۆر کاریگەرە کە ئێمە دەنگی خۆمان هەبێت لەوێ. بەڵام پێویستەوەش بڵم کە من نوێنەری دانیمارکم، بەڵام گرنگەکەی لەوەدایە کە ئێمە لە زاری خۆمان لە دیدی خۆمان لە ناخی خۆمانەوە پەیامەکان بگەێنین. زۆر باشە بەڕێز باریکان، ینی تۆ وەکو کاندیدێکی کورد کە دەرچووی بۆ پەرلەمانی یەکێتی ئەوروپا دەتوانیت چی بکەی بۆ کورد؟ یان دەتەوێت چی بکەی؟ دەمەوێت چی بکەم وەکو نوێنەری دانیمارک پێم وایە پرسیارەکەت؟ بەڵێ بۆ کورد، ینی بەعام بەگشتی بۆ دۆزی کورد. سەرەتا وەکو پێم خۆشە پێت بڵێمەوە ئەمن نوێنەری دانیمارکم، بەڵام ئەوەی گرنگە کە وەکو باسم کرد وەکو کەسایەتێکی کورد کە ڕەگ و ڕیشەم لە کوردستانە، ئەوەی من بکرێت ئەوەی بە من دەکرێت ئەوەیە کە لە دیدی خۆم لە چیرۆکی خۆم لە ئازاری خۆم ئازاری میلەتی کورد بگوازمەوە بۆ ئەوەی کە ئێمە دەنگێکی بەقوتمان هەبێت کە کێشەی کورد پرسی کورد یەکلای بکرێتەوە. زۆر باشە. هەڵبژاردنەکانی یەکێتی ئەوروپا تا چەندە دۆخی سیاسی ئەوروپا بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ینی بەرامبەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گۆڕێ؟ گۆڕانکاری بەو واتایە دەبێت کە لە قەیرانی شەپۆلی هاتنی کۆچبەران دەکرێت بە شێوازێکی دیکە یەکێتی ئەوروپا مامەڵە بکات لەگەڵ ئەو وڵاتانەی کۆچبەرانەوە کە تەنها وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نیە، بەڵکو بە تایبەتی وڵاتەکانی ئەفریقایە. زۆر باشە. تا چەند پرسی کۆچ بەگشتی لەم هەڵبژاردنەدا بۆتە بابەتێکی گرنگ و زۆر باسی لێوە ئەکرێ؟ بێگومان لە ساڵی 2015ەوە بابەتی کۆچبەری زۆر بە زیندوی باسی لێوە دەکرێت، وەکو بەشێکی هۆکاری ئەوەیە کە کۆچبەران کە دانیشتووی ئێرەن تا توانیویانە یاخود نەیانتوانیوە تێکەڵ بە کۆمەلگەی ئێرە بن، هەم لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی کولتوری بەتایبەتی لە ڕووی بازاڕی کارکردنەوە. ئەوە لە لایەکەی دیکەی ئەوەیە کە کۆچبەرێکی زۆر ڕوو لە ئەوروپا دەکات لە کاتێکدا سیستەمێکی وانییە کە کۆچبەرەکان سیستەمانە وەربگرێت بزان ئەم کۆچبەرانە چێن، مافی پەنابەریان هەیە یان نا. زۆر جار ئێمە لە ئەوروپا فەرق لە نێوان کۆچبەر و پەنابەر یاخود ئەو کەسانەی کە بە هۆی شەڕەوە بەهۆی کۆمەڵێک کێشەی سیاسیەوە ئاوارە دەبن، ئەوانە تێکەڵ دەبن بە کۆچبەر. جا پێویستە یەکێتی ئەوروپا ئەو دوان یەکتری جیاب کە کەسانێک کە پەنابەرن، کەسانێک کە ئاوارن بەڕاستی مافی هاوکاری بکرێت، ئەوانەی کە کۆچبەر ڕێگەی ئازاد بێن بۆ ئەوروپا نەک ڕێگەی قاچاق، چونکە ڕێگەی قاچاق کۆمەڵە کێشەیەکی تێدایە کە زیانی هەیە بۆ سەر مرۆڤ خودی خۆی بۆ خێزانەکانیان، بەڵام بەتایبەتیش بۆ سەقامگیری ئەوروپا و هەروەها بۆ ژیانی کۆمەڵایەتی وڵاتەکانی ئەوروپا. زۆر باشەم هەڵبژاردنە چەند کاریگەری بەسەر ئابووری یەکێتی ئەوروپاوە بێ؟ زۆر کاریگەری دەبێت. ئەمە لە ڕووی ئابووریەوە بازاڕەکانی ئەوروپا لەژێر کاریگەریدایە، بەتایبەتی لە بەرامبەر ئەو شێوازەی کە بازاڕی چین مامەڵە دەکات لەگەڵ بازاڕی ئەوروپا. دەتوان بڵم ئەوروپا سیاسەتێکی کراوەی هەبووە، سیاسەتێکی پڕمتمانەی هەیە و هەبووە بە درێژایی مێژوو لەگەڵ بازاڕەکانی دیکە، بەتایبەتی لەو ساڵانەی دوایی کە لە ڕێگەی تەکنەلۆژی و کۆمەڵە بابەتێک هەیە کە گەری دەکاتە سەر بازاڕی وڵاتانی یەکێتی ئەوروپا. بۆ نمونە ژینگە پارێزی، ئێمە زۆر دی کار لەسەر سیاسەتی ژینگە پارێزی دەکەین و گۆڕانکاریکی زۆر ئەنجام دەدەین لە هەموو بوارەکاندا لە بازاردا،
قورساییەک دەکەوێتە سەرشانی ئەو خەڵکەی لە بازارە ئێمە دەبێت ئەو لە بەرچاو بگرین بەرامبەر بەو بازارانەی کە مامەڵە لەگەڵ بازارەکانی ئەوروپا دەکەن. بەڕێز باریکانی ئیسماعیل کاندید بۆ هەڵبژاردننی پەرلەمانی ئەوروپا سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان.